لە دیاری کورساتەوە سڵاو لە بینەرە ئازیزەکانمان ڕۆژی هەموو لایەکتان قبول بێت مانگێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆ هەموو لایەک خۆشحاڵم کام شەویش لە دیاری کورساتەوە بە کۆمەڵێک خەڵات و پرسیاری جیاوازەوە گەڕامەوە لاتان بەو هیوایی لەم بەرنمەیەشدا زۆرترین پەیوەندی بتوانێت ببێتە براوەی خەڵاتی بەرنامە دیاری کورسات بە سپۆنسەری شۆ مارکێتی سلەیمانی شێری جێرمانشۆ ڕۆتانە بەلەنجە بوتیک بەرەگدر و یاقوت لەگەڵتانە بەردەوامە بێت ئێوە دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانەوە پەیوەندەکانتان وەربگرن و چانسی خۆتان تاقیکەنەوە لە سەرەتای بەرنمەیە ئەچینە لای خێزانێکی خۆشەویست سەردانمان کردن و دیارەکەمان بەدەستگیانن کە بڕی ملوێنێک و 500,000 دینارە لەلایەن سەرمایه‌داری دیار بەڕێز مەریوانی حاجی جەمالەوە ئامادە کراوە ئێمەش وەک دیاری کورسات دیارەکە ئەگەێنین بەدەستیان با پێکەوە بینەریان بین سلااوان لێبێت ئێمێسا لە بەرنامەی دیاری کورساتەوە سەردانی ئەم خێزانە خۆشەویستاکەین دیارێکمان پێەیە کە بڕی ملوێنێک و 500,000 دینارە لەلایەن بەڕێز سەرمایه‌داری دیار مەریوانی حاجی جەمالەوە دابین کراوە ئێسا چینە لایەن و دیارێکە ئەگەێنین بەدەستیان لەگەڵمان نابن باشی دایگیان زۆر سپاس ئەم دیارەمان پێەیە لەلایەن بەڕێز مەریوانی حاجی جەمالەوە دابین کراوە بۆ ئێوە بەو هیوای سوودی لێ ببینن فەرموو خێربێن سەر هەردوو چاوم خۆی گەورەی بڕێبۆی بنووسێ بە حەجی خوا بە خێربێن سەر چاو نوێژ و ڕۆژ و تاعاتیشتان قبول بێ ئیشەڵا لەگەڵ ئەم بەڕێزەشە خۆی گەورە بۆی بنووسێ بە حەج بە خێربێن سەر چاو زۆر سپاس دایگیان سوودی لێ ببینن بە هیوای ئەوەی هەمیشە دڵخۆش بن ئازیزانم هەرۆکو بینیتان دیارەکەمان گیان بەدەستیان لەلایەن بەڕێز سەرمایه‌داری دیار مەریوانی حاجی جەمالەوە دابین کراوە نمونەی زۆر بێجێگی شانازین بۆ ئێمە بەڵێ بینەری ئەو خێزانە بووین نمونەی کەسایەتی ئاوا خەمخۆر و دڵسۆز زۆر بێت هەڵبەتا ئەو بڕە پارەیە ئەتوانێت کە بەشێکی باش لە پێداویستەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز و هەروەها سێ ڕۆژی جەژنی پێدابین بکەن بەرەکەت بکەوێتە ناو ماڵی ئەو خێزانە خۆشەویستەوە دیارەکانمان لە ناو بەرنمەیە بڕی $50 هەروەها ژەمەخوانێکی بەربانگ بۆ خێزانێکی سێکەسی لە ڕۆتانە تۆ کە خاوەنی خەڵاتەکەی هەروەها دوو کەس لە ئازیزانن ئەتوانن بچنە ئەوێ کۆبوونەوەی خۆشیتان هەبێ هەروەها پاکێجێکمان هەیە لەلایەن جێرمانشۆوە بۆ ئێوە دابین کراوە تۆ چیتە ئەوێ بپێ ئەو پاکێجەی بۆ دیاری کراوە پێداویستەکانی خۆت دابینەکەی هەروەها پاکێجێکی ترمان هەیە لەلایەن شۆ مارکێتی سلەیمانیەوە بۆ ئەوە دابین کراوە ئەکرێتە دیاری بۆتان ئەڕۆیتە ئەوێ بازاڕیکردنی خۆتەکەی بەپێی ئەو پاکێجەی بۆ دیاری کراوە دیارێ گەورەکەمان لەناو بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی شێری ئاری زۆی 6 2022 0 کیلۆمەترە تۆ چانسیۆتە بێ کە لە سێهەم شەوی جەژندا ناو بچێتە ناو تیر و پشکەوە تاوەکو ببیتە براوەی ئۆتۆمبیلەکە کۆمپانیای شێری ئۆفرێکی زۆر ناوازەی بۆ ئێوە ئامادە کردووە بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کە ئەتوانی سەرجەم ئۆتۆمبیلەکانی شێری بەدەست بهێنی بە پێشەکی تەنها 7 ملیۆن دینار و مامەڵەکان ڕاستەخۆ لە ڕێگەی کۆمپانیاکەواکرێ واتە پێویستی بەوەنیە کە تۆ مامەڵی بانکی بکەی ئەمە کار ئاسانێکی باشە بۆ ئێوە ئەگەر دڵخوازی ئەم ئۆتۆمبیلانن بۆ زانیاری زیاتر لەسەر ئۆتۆمبیلەکان ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 63 11 ئەچینە لای پرۆمۆی ئۆتۆمبیلەکە دواتر ئەگەڕینەوە دەسەکەین بە تەواوی بەرنامە و بڕگەکانمان بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرد بەڵێ گەڕینەوە لاتە ئێستا ئەچینە یەکەم بڕگەی ناسینەوەی وێنە سێ وێنێتە سەر شاشە من زانیاریت پێڵم وەسی چرکە کاتە هێت کە ئاگاداری کاتەکە دووە لەم بڕگای پێویستەکات تۆ لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەتەوە وێنەکان ببینی بۆی کە بتانی وێنەکە هەڵبژێری و ناوی وێنەکەشمان پێ بڵێ بزانین لەم بڕگەیە چەند پەیوەندی ئەتوانێت براوی خەڵاتی بەرنامە بێت و چانسی هەبێ گۆڤارمان لەگەڵام کاتت باش زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت زۆر سپاس بینەری بەرنامەکەمانیت والله بینەرم بەس کارەبا بڕا شانسی خۆت لەبەرەوەی کە ئەم ڕێگەی پێویستەکات تۆ وێنەکان ببینیت والله داخۆ کارە
زۆر باشە من زانیارەکەت پێڵم تۆ توانی بە چەند زوێنەکە هەڵبژێری قيدك ئەتوانی والله تخوة با دەست پێ بکەین بە زانیارەکانە پێڵم بەڵکو کارە باش بێتەوە مسك فەرموو با دەست پێ بکەین لە مۆندیالی 2014 یەکەمین گۆڵی بەرامبەر بەرازیل تۆمار کرد کێ بوو بزانم زانیاریت هەیە ئەو یاریەی کە لە نێوان ئەڵمانیا و بەرازیل کرا ئەڵمانیا توانی بە 7 گۆڵ بەرامبەر بە بەرازیل براوە بێت لەو 7 گۆڵە کێ یەکەمین گۆڵی کرد والله بیرتە یاریەکە بینەری بوویت والله بيرم نما بزانین باشە لە مۆندیالی 2014 کێ بوو بە پاڵەوان کێ پاڵەوانی ئەو مۆندیالە بوو ئەوەش هاوکارێکی ترە سلام كارما سريدة تيجا هاوکاریم زۆر کردی والله راسي بس نازانی شارەزایت نییە بەداخەوە کاتەکەت تەواو بوو و هاوکاریم کردی بەڵکو لە پەیوەندیکی ترا بتانی وەری بگریتەوە و چانسە هەبێ وەڵامی دروستمان بیتەوە ببیتە براوەی خەڵاتی بەرنامە وەڵامە دروستەکەش تۆماز مولەرە بەو هیوای کاتێکی تر بەخت یاوەرێ بێت لا بڕگەی یەکەمە ناسینەوەی وێنە لەم بڕگا پێویستەکات تۆ وێنەکان ببینی سێبورمان لەگەڵایەم کاتت باش ئەم کاتت باش زۆر سپاس تەندروستی چۆنە تۆ چۆنی هیوادارم جەنابەت باش بیت من باشم ئەگەرەوە باش بن زۆر سپاس بۆ جەنابەت چی بە ڕێزی خۆشەویستی زۆر سپاس دەست پێ بکەین دەست پێ بکەین لە خزمەتتان فەرموو بەختێکی باش بۆ تۆ ناپۆلی لە یەکەمی ڕیزبەندیدایە وێنەکانە بینیت بەڵێ فەرموو فەرموو ناپۆلی لە یەکەمی ڕیزبەندیدایە کام لەم وێنانە تۆ هەڵی بژێرە ناوەکەشم بەڵێ بەڵێ دەست پێ بکە فەرموو بە دوێنەکان بێ لەسەر شاشە دەستم پێ کرد بۆم خوێندیتەوە لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە ئەتوانی گوێ لە من بگریت و زانیارەکەت گوێ لێ بێ واتە ناپۆلی لە کام خولەدا لە ڕیزبەندیدایە کاتەکە تەواو بێ ئاگادار بە وێنێک هەڵبژێرە ناوەکەی بەڵێ سی تۆ ئەڵەی سی کاتەکە تەواو بوو بەڵام وەڵامەکە دووەرەگرین بەداخەوە وەڵامەکە دروست نەبوو بۆ هیوای لە کاتێکی ترا بەختیا وەرە بێ بتانی پەیوەندیەکە وەربگریتەوە وەڵامە دروستەکەش سیریایە بەو هیوایی کاتێکی تر بەختیا وەرە بێ بزانین کە کێمان لەگەڵایە باشە چاوەڕێیەکەین لە سی چرکە کاتە هەیە لەم بڕگەیە وا سێ وێنەت هەیە پێویستەکە تۆ وێنەکان ببینی لە ڕێگەی شاشەکەتەوە وا من زانیارەکەت پێڵم لە ڕێگەی تەلەفۆنەکە و سەرەتا گوێ لە زانیارەکانی من بگرا بۆ ئەوی سوود لە کاتەکەت وەربگریت و کاتەکەت لێنەڕوە هەتاوەکو بتانی وێنەکەت دروست بێ وەڵامەکەشە دروست بێ لەگەڵ وێنەکە تۆ ئەبێ ناوەکەشمان پێ بڵی تەنها هەڵبژاردننی وێنەکە بەز نییە بۆ ئەوی کا ببیتە براوەی خەڵاتی بەرنامە بزانین لەم بڕگەیە کیتر ئەتوانێ یاخودکی ئەتوانێ وێنەکە بە دروستی هەڵبژێرێت و ببێتە براوەی خەڵاتی بەرنامە سەردارمان لەگەڵام کاتت باش هەموو کاتت باش خوشی زۆر سپاس تەندروستی چۆنە سپاس بۆخوای گەورە تۆ باشی من باشم ئەگەرەوە باش بن سپاس بۆخوا هەموو لایە باشە لە بڕگەی یەکەمەی لێکم زۆر سپاس لە بڕگەی یەکەمای ناسینەوەی وێنە ئامادەی دەست پێ بکەین باشی پێ بکەین سێ وێنێتە سەر شاشە و من زانیاریت پێ ئەڵێم دواتر تۆ لەسەر زانیارەکەی من ناوەکە و وێنەکەم پێ بڵێ دەست پێ بکەین بەختێکی باش بۆ تۆ لەسەر ڕووباری دیجلە لەلایەن خوێندنەوە تۆزێ باش نیم بە چاوان پرسیارەکەت لێ ئەەکەم زانیاریت پێڵم ئەمە هاوکاریە بۆ تۆ لەسەر ڕووباری دیجلە دروست کراوە کام لەم وێنانە لەسەر ڕووباری دیجلە دروست کراوە ئەیان ناسیتەوە شوێنەکان باش شارەزایین نیە لە وێنە لە وەرزشە شارەزایین باشە بەس لە وێنەیە بەڵام ئەم پرسیارەی تۆ ئەم زانیاری تۆ پەیوەندی نییە بە وەرزشەوە ئاگاداری کات بە باش مارەی سەرەوە بێت ئەی ناوەکەی چییە؟ بڵای مە ناڵم لە خوێندنە تۆزێ وان ئێمە ئەبێ
ناوەکەی بزانین واتە تۆ لەگەڵ وێنەکەیە کە ئەیکەیتەوە هەڵبژاردنەکەت هەڵەبژێری ئەبێ ناوی وێنەکە و یاخود ناوی شوێنەکە ناوی کەسایەتەکەمان پێ بڵێ هاوکاریتەکەم زەحمەت نەبێت دووباری پێ هاوکاریتەکەم سێ هەڵبژاردنە پێڵێم بەنداوی دوکان بەنداوی دەربەندی خان بەنداوی مووسڵ بەنداوی مووسڵ تۆ ئەڵێ بەنداوی مووسڵ دەستخۆش وەڵامەکە دروستە بوویتە براوی خەڵاتی بەرنامە کە بڕی $50 هەمیشە بە خدیاوەرە بێت دڵخۆش بی و سوود لە خەڵاتەکە ببینیت بزانین کەیتر لەگەڵمان نابێت و ئەتوانێ وەڵامی دروستمان باتەوە ئەڤینم کاتت باش باشی گیانەکەم من باشم ئێوە چۆنن سەلامەت یاخواتش باش یاخوا هەمیشە باش بن سێوێنێتە سەر شاشە ئەیان بینیت نەهاتوە جارێک ئێستا وێنەکانیەت و من زانیاریت پێڵم سی چرکە کاتە هەیە سوود لە کاتەکەت وەربگرە یارمەتیشم بیت وێنەکان خۆی هاوکاریە بۆ ئێوە نییە ئیشتاڵڵا لەگەڵ بینینی فیلما چۆنی بینەریت سەیرەکەی باشیت حدێک تا حدێک کام لە ئەکتەرەکانە ناسیتەوە نەوەڵی چیان ناناسم زۆر باشە کاتە زانیارەکەت پێڵم تۆ وێنەکە و ناوی کەسایەتەکەمان پێ بڵێ ڕۆڵی عومەر موختار دەگێڕێت ڕۆڵی عومەر موختار دەگێڕێت لە فیلمی عومەر موختاردا کام لەم وێنانەیە ئەسی چی سی ناوەکەیم پێ بڵێ ئێناسی یارمەتیمان بیت سێ وێنە لەسەر شاشە ئێمە هاوکاریە بۆ تۆ و زانیاریشت پێڵێن ئەیناسی ناوەکانیان بڵێ هەڵبژاردنمان بیتێ دەستیە ناوەکانیت پێ بڵم تۆ هەڵبژاردنەکەی بەڵێ زۆر باشە ئەنتۆنی کوین حسێن فەهمی محمود یاسین ئەنتۆن ئەتوانیان بڵیتەوە ئەنتۆنسی بەڵێ ئەوەی ئەنتۆنسی ئەنتۆنی کوین بەڵێ بەڵێ ئەریان ئەو هەڵە بژێرین دەست خۆش وەڵامەکە دروستە پاکێتێکا لەلایەن جەرمەن شۆ دابین کراوە بۆ هیوایی کە سوودی لێ ببینی ئەچیتە ئەوێ پێداویستەکانی خۆت دابینەکەی بە پێی ئەو پاکێجەی بۆ دابین کراوە بێریڤانمان لەگەڵام کاتت باش ئەم کاتی تۆش باش بەڕێزم ئەلو ئەم کات بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ بکرێت دووبارە سڵاوتان لێبێت بمان بورن کە بەهۆی هەڵەیەکی تەکنیکیەوە نەمانتوانی لە بەرگەی یەکەمە بمێنینەوە ئێستا ئاچینە بەرگەی دووەم بەرگەی پرسیار و وەڵام خات و بێریڤانم کاتت باش ئەم کاتی تۆش باش بەڕێزم ئێمە باشین ئێوە چۆنن لەخوای گەورە بەزیار بێت یاخوا هەمیشە باش پیرۆزەکەم لام کوردستان لە هەموو لایەک پیرۆز بێت مانگێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆ هەموو لایەک لە بەرگەی دووەماین ئێستا بەرگەی پرسیار و وەڵام ئامادی دەست پێ بکەین با دەست پێ بکەین بەختێکی باش بۆ تۆ کام لەمانەی خوارەوە ناوی مرۆڤە واتە بە ناوی زاناکەوە ناونراوەتەوە باشە بە ناوی دۆزەرەوەکەی ناوی نراوەتەوە ئەمپێر بنزین کاربۆن ئەنکەتاربە تۆ بە یارمەتیم بە وەڵامی نازانم زۆر بە ناوی زاناکەوە بە ناوی دۆزەرەوەکەیەوە ناوی نراوەتەوە واتە ناوی مرۆڤە یەکێک لەم سیانە ناوی مرۆڤە ناوی داهێنەرەکەیە ئاگاداری کات بە کاربۆن بێ کاربۆن تۆ ئەڵەی بە
کاربۆن بێت یارمەتی هاوکاریت بکەین بەداخەوە پەیوەندێکە داخرایەوە بەو هیوایی کاتێکی تر بتوانێت پەیوەندەکەی وەربگرێتەوە و بە خدیاوەری بێ وەڵامە دروستەکەش ئەمپێرە کە زانای فیزیایی فەڕەنسی توانی یەکەی پێوانەکردنی کارەبا بدۆزێتەوە کە لە تەواوی جیهاندا بەکاردەهێنرێت ناوی تەواوی ئەندری ماری ئەمپێرە بەو هیوای ئەو زانیاریەت سوودت پێ بگەێنێت و وا بتانی لە کاتێکی ترا پەیوەندێکا وەربگریتەوە و بە خدیاوەرێ بێ لەگەڵتان نابین لە بەرگەی دووەمە بەرگەی پرسیار و وەڵام سێڵ بژاردنێ هەیە هەروەها سی چرکە کاتە هەیە کاک فریادەم کاتت باش ئەم کاتە باش هاتۆن زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت زۆر سپاس بینەری بەرنامەکەمانیت دڵخۆشم ئێستا لا بڕگەی دووەماین ئامادی دەست پێ بکەین بەختێکی باش بۆ تۆ لە یەکەم کابینێ حکومەتی هەرێمی کوردستاندا کێ وەزیری ڕۆشنبیری بوو شێرکۆ بێکەس جەمال عەبدول فەلەکدین کاکەیی فەلەکەدین کاکەیی فەلەکەدین کاکەیی بوو لەماوێ دڵنیای شارەزاییت هەیە وەڵاهی شارەزای هەیە بەس تەواو بیرم نەماوە لە یەکەم کابینەی هاتووەریشی پیاوێ مەمنون لە یەکەم کابینەی حکومەتی هەرێمی کوردستان کێ وەزیری ڕۆشنبیری بوو تۆ ئەڵەی یان فەلەکەدین پێم وایە فەلەکەدین کاکەییە یان فەلەکەدین کاکەیی باشە هاوکاریت بکەم مەمنونم بیگۆڕە فەلەکەدین کاکەیی نییە جەمال عەبدول ئەڵەزێرم تۆڵەی جەمال عەبدول بەداخەوە هاوکاریمان کردی وەڵامە دروستەکە شاعیری دیار شێرکۆ بێکەسا درود بۆ ڕۆحی پاکی لە بڕگەی پرسیار و وەڵامین بزانین کێتوانێ وەڵامی دروستمان باتەوە ببێتە براوەی خەڵاتی بەرنامە لە ئەمینمان لەگەڵایەم کاتت باش شەو باش هاتون شەوی تۆ باش تەندروستی چۆنە سەلامەت خۆش بیاخوە خوا هەمیشە باش بی لا بڕگەی پرسیار و وەڵامی دەست پێ بکەین بەڵێ بەختێکی باش بۆ تۆ شەرەفخانی بەدلیسی کتێبی شەرەفنامەی بە چ زمانێک نووسیوە تورکی فارسی کوردی ئاگاداری کاتبە دووبارەگەێت خوا پرسیارەکە شەرەفخانی بەدلیسی کتێبی شەرەفنامەی بە چ زمانێک نووسیوە تورکی فارسی کوردی ئاگاداری کات بە یەک اختیار خۆ ئەبێ هەڵبژێری بەڵێ بە دڵنیایی ئاگاداری کات بە بە کوردی کوردیتیانە تەواوە کوردیت هەڵبژارد بەڵێ بەداخەوە ویستم هاوکاریت کەم بەڵام نەتوانی سوود لە وشەکەی من وەربگری کە پێم وتی فارسی بوو بەو هیوایی کاتێکی تر بە ختیاوەرە بێ سۆنیامان لەگەڵیان کاتت باش ئەم کاتۆ باش زۆر سپاس تەندروستی چۆنە زۆر سپاسێ باشن ئێمە باشی نەگەرەوە باش بن دەست پێ بکەین زۆر سپاس بەختێکی باش بۆ تۆ ونگەی تونی بابا دەکەوێتە سنووری کام لەم شارۆچکانەوە کەلار دەربەندی خان کفری زۆر باشە مە لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە گوێم لێ بگرە بۆتە خوێنمەوە هەتاوەکو ئەیبینیت ونگەی تونی بابا دەکەوێتە سنووری کام لەم شارۆچکانەوە کەلار دەربەندی خان کفری بیستوتە تونی بابا گوێت لێ بووە زۆر باشە کاتە پێم بڵێ پێم وا بێت دەربەنی خانە بەڵام هاوکاری تۆ ئەڵەی دەربەندی خان کەواتە پێویستی بە هاوکاری من نەبوو وەڵامەکە دروستە پیرۆزا بوویتە براوی خەڵاتی بەرنامە کە ژەمەخوانێکی بەربانگە بۆ خێزانێکی سێکەسی لە ڕۆتانە خۆت و دوو کەس لە خۆشەویستانە بڕۆن ئەوێ ئاریانمان لەگەڵایەم کاتت باش چۆنی بەرەزەمە کاتت باش زۆر سپاس تەندروستی تۆ چۆنە هەڵا باشم سپاس دەکەم یاخوا هەمیشە باش بن بینەری بەرنامەکەمانیت بەڵێ شارەزای بڕگەکەی بەڵێ دەست پێ بکەین بەڵێ بەختێکی باش بۆ تۆ جززیرە پایتەختی کام لەم میرنیشینانەیە سۆران بۆتان بابان جززیرە پایتەختی کام لەم میرنیشینانە بوو سۆران بۆتان بابان یەکدار تۆڵای ناتە سەر شاشە یەکدارتا زۆر باشە بۆم خوێندیتەوە ئەتوانین لە ڕێگەی تەلەفۆنەکە و گوێت لە من بێ چی بۆم دووبارەکەەوە زاڵم لەوێ جززیرە پایتەختی کام لەم میرنیشینانە بوو سۆران بۆتان بابان بۆتان شارەزاییت هەیە
بەڵێ کەمێک کەمێک کاتە خوێندوتە وایە؟ بەڵێ دەست خۆش وەڵامەکەت دروستە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە بۆ هیوای هەمیشە دڵخۆش بی بەختیاوەرە بێ کە بڕی $50 بۆ هیوای سوودی لێ ببینیت لەگەڵمانە بن لە بڕگەی پرسیار و وەڵامە کاک حەکیمەم کاتت باش هەموو کاتێک باش زۆر سپاس تەندروستی چۆنە وەنی بەڕێزم من باشم ئێوە چۆنن والله سەلامەتی یاخوا یاخوا هەمیشە باش بن. من باشم زۆر سپاس باش بینەری بەرنامەکەمانیت بەڵێ یارە والله دڵخۆشم بەو هیوای کە بتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە ڕایت لەسەرخوا با دەست پێ بکەین بەختێکی باش بۆ تۆ جگەل لەوەی مێژونووسێکی بەتوانا بووە و خاوەن بەهرەیەکی بەرزی وێنەکێشان بووە چەند جارێک پۆستی وەزیری لە عێراق پێدراوە ساڵی 1940 کۆچی دوایی کردووە و لە گردی سەیوان نێژراوە ئەم کەسایەتیە کێیە کام لەم هەڵبژاردنانەیە ئەحمەد موختار بابان ئەمین زەکی بەک تۆفیق وەهبی بەک پرسیارەکە بینی دەست خۆش زۆر بە خێرایی وەڵامت دامەوە بەڵام وەڵامەکە دروستە پیرۆزە بوویتە براوی خەڵاتی بەرنامە کە پاکێجێکە لەلایەن شۆمارکێتی سلێمانیەوە بۆتان دابین کراوە ئەچناوێ بازاریکردنی خۆتانەکەن بۆ هیوای سوودی لێ ببینن لە بەرگەی پرسیار و وەڵامین بزانین کەی ترەتوانێ وەڵامی دروستمان باتەوە بە ختیاوەری بێ لەم بڕگەیە سی چرکە کاتە هەیە سەرەتا توانی لە ڕێگەی تەلەفۆنەکە و گوێ لە پرسیارەکەی من بگری بۆی کە سوود لە کاتەکەت وەربگری بزانین لەم بڕگەیەشە کێ ئەتوانێت کە براوەی خەڵاتی بەرنامە بێت ئامانجی دیاری کورساتیش دڵخۆشکردنی ئێوەیە ئەمانەوێت زۆرترین پەیوەندی لەناو بەرنمەکە یا چانسی ئەوەی هەبێ کە براوەی خەڵاتی بەرنامە بێت دڵخۆش بێ وە سوود لە خەڵاتەکانمان وەربگرێ ئێمە لە ناو بەرنامەی دیاری کورساتە جگە لە دیارەکانمان کە لە ناو بەرنمایە ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 ئامادەیە بۆ ئێوە 0 کیلۆمتر کاگازادەم کاتت باش هەموو کاتێکە باش بژێت زۆر سپاس تەندروستی چۆنە باز بخوا ئێوە باشم یاخوا هەمیشە باش بن دەست پێ بکەین بەڵێ ئامادەی بەڵێ بەختێکی باش بۆ تۆ گوێ لە من بگرە لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە هەتاوکو خۆت پرسیارەکە بینی مرواری لەکوێ دروست دەبێت لە ئەشکەوتە لە دەریادا لە ناو داردا لە دەریات تۆڵی لە دەریادا شارەزاییت هەیە دەستخۆش وەڵامەکە دروستە پیرۆزە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە بۆ هیواییکە دڵخۆش بی کە پاکێتێکە لەلایەن جێرمان شۆ بۆ ئێوە دابین کراوە ئەچیتە ئەوێ پێداویستەکانی خۆت دابینەکەی بەپێی ئەو پاکێجەی بۆ تۆ دیاری کراوە بۆ هیوایی زۆرترین پەیوەندی بە خدیاوەری بێ لە گەڵمانە بن لەم بڕگەیە بزانین چ پەیوەندێکی تر ئەتوانێ لەگەڵمانە بێ و بە خدیاوەری ئەبێ یاخودنا کێمان لەگەڵایە بزانین چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێواکەین ئەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پەیوەندەکانتان وەربگرن چانسی خۆتان تاقیکەنەوە هەندێک لە پرسیارەکان پێویستی بە زانیاری هەیە وێنەکانە بێ بناسیتەوە و هەندێکیشان ئەبێ شعر بناسیتەوە تا کاتێ لە بڕگەی سیامە شعرەکە خوێنینەوە تۆ بێ هونەرمەندەکە بناسیتەوە ئاڤینمان لەگەڵام کاتت باش ئەم کاتی تۆ باش تەندروستی چۆنە یاخوا هەمیشە باش بی یەکەم جار تە پەیوەندێکە وەرەگری بەڵێ دڵخۆشم بۆ هیوای بتانی وەڵامێکی دروستمان بیتەوە بە خدیاوەرە بێ ئینشاءالله بەختێکی باش بۆ تۆ و دەست پێکەین لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە گوێ لە پرسیارەکەی من بگرە باوکی هونەرمەند بێژەن کامکار ناوی چییە؟ حەسەن کامکار، ئەردەشیر کامکار، مزەفەر کامکار لەسەری نێگەر هاوکاریم هونەرمەندی دیارە هونەرمەندی گەورە هونەرمەندی بەتوانە بێژەن کامکار پێم بڵێ ناوی باوکی چییە؟ کام لەم هەڵبژاردنانەیە حەسەن کامکار تۆ ئەڵێ حەسەن کامکار دەست خۆش پیرۆزە وەڵامەکە دروست بوو بوویتە براوی خەڵاتی بەرنامە کە ژەمەخوانێکی بەربانە بۆ خێزانێکی سێکەسی لە ڕۆتانە بەو هیوای دڵخۆش بن کۆبوونەوەی خۆشیتان هەبێ ئازیزانم
کۆمپانیای شێری ئۆفرێکی زۆر تایبەتی بۆ ئێوە ئامادە کردووە بە بۆنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کە ئەتوانن سەرجەم ئۆتۆمبیلەکانی شێری بەدەست بهێنن بە پێشەکی تەنها 7 ملیۆن دینار. بۆ زانیاری زیاتر لەسەر ئۆتۆمبیلەکان ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 6311 ئەچینە لای ئۆتۆمبیلەکە پرۆمۆکەی ئەبینین دواتر وچانێک وەرەگرین و ئەگەڕێنەوە لاتان. بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرد. لە بەرگەی سێمەوە گەڕاینەوە لاتان بەرگەی ناسینەوەی شعر و گۆرانی. لەم بەرگەیە پێویستەکە کە تۆ لە ڕێگەی شعرەکەوە هونەرمەندەکە بناسیتەوە یاخود گۆرانیەکە بناسیتەوە. ئێمە جارێکی تر سەردانی هونەرمەندە بەتوانەکانمان هونەرمەندە گەورەکانمان کە مامۆستان لە هونەرە ئێمە بە سەریانەکەینەوە جارێکی تر گوێ لە دەنگیانەگرینەوە لە ڕێگەی بڕگەی ناسینەوەی شعر و گۆرانیەوە. بزانین کێتوانێت لەم بڕگەیەشە بتوانێت ببێتە براوەی خەڵاتی بەرنامە و چانسی ئەوەی هەبێ وەڵامێکی دروستمان باتەوە. بزانین کێمان لەگەڵایە؟ کاڵێم کاتت باش؟ زۆر سپاس من باشم. ئێوە چۆنن؟ کێمان لەگەڵایە ببوورە؟ کێم لەگەڵایە؟ خاتون گیان گوێت لە منە؟ بەڵێ زۆر باشە. لە بڕگەی ناسینەوەی شعر و گۆرانیان بڕگەی سێم ئامادی دەست پێ بکەین؟ خاتون گیان ئەگەر گوێت لە منە وەڵامم بەرەوە دەست پێ بکەین؟ بەڵێ زۆر باشە. ئێستا شعرێک یەتە سەر شاشە و من بۆتە خوێنمەوە دواتر تۆ پێم بڵێ. من کاڵێم بە گیان باشە خاتون گیان کاڵی گیان گوێم لە تۆیە شعرەکەت بۆ ئەخوێنمەوە. بەسخوا بە پێژێ بخوێنێت خوا هاوکارین کە بە قورعانە بە 5 نەفەرەوە خەریکین 2 ساڵە خەریکین بەس تەلەفۆنەکە وریێ هەموو گیان وەلە زێنە خۆشیانە بە چاوان دەنگی تەلەڤیزیۆنەکە کسکە لە ڕێگەی تەلەفۆنەکە و گوێ لە من بگرە شعرەکەت بۆ ئەخوێنمەوە. ئامادەی دەست پێ بکەین؟ دەست پێ بکەین. من و تۆ وەک خوڕە و هاژەی ڕووبارین شنەی پاکی شەماڵی گوێکەنارین لە هەر جەیەک ئەوین و ڕەشماڵی هەڵدا لەوێ سەرگەرمی جێژوانی بەهارین. پێم بڵێ ئەم شیعرە هی کام هونەرمەندە لە هەر جەیەک بۆتە خوێنمەوە جارێکی تر بۆتە خوێنمەوە. من و تۆ وەک خوڕە و هاژەی ڕووبارین شنەی پاکی شەماڵی گوێکەنارین لە هەر جەیەک ئەوین ڕەشماڵی هەڵدا لەوێ سەرگەرمی جێژوانی بەهارین. عدنان کەریم نازانم وڵات خوا بچینە لای گۆرانەکە گوێم لە سۆتی هونەرمەندەکە بێ با بزانین هاوکارانمان بچینە لای گۆرانیەکە. زۆر باشە با بچین گوێی لێ بگرین. بەڵێ هەر وەکو گوێمان لێبوو هونەرمەندی گەورە نەجمەدینی غوڵامی هیوای تەمەند درێژی بۆ ئەخوازین. بزانین کەیتر ئەتوانێت لەم بەرگەیە شعرەکان بناسێتەوە بزانێ هونەرمەندەکە کێیە
لێرەیە من شعرەکە ئەخوێنمەوە و تۆش لە شاشە ئەیبینیت. ئالانمان لەگەڵام کاتت باش؟ هەموو کاتێکە بەڕێز شەو باشی تۆ من باشم، ئێوە چۆنن؟ لەخوا بەجابێ هیوادارم هەر سەرکەوتۆ بیت و دەستخۆشی و بەرنامە خۆشە دەکەین و سەرکەوتی بیشاڵە. زۆر زۆر سپاس. ئێمەش بە بینەرەکانمانەوە جوانین و بەردەوامین. دەست پێ بکەین؟ دەست پێ بکە. بەختێکی باش بۆ تۆ. خۆ ئەتزانی دڵم بێتۆ وڵاتێکە بێ ئاڵایە، وەکو لەیلا بۆ مەجنونێ زۆر شەیدایە. ئیتر بۆچی بێباکانە هەموو ڕۆژێ بەجێم دێڵی؟ ئازیزەکەم نەم دەزانی چاو بە گریان دەمخەوێنی. گوێت لێ بووە هەستەکەی شعرەکان ناسیتەوە؟ گوێم بەڵێ. ناوێکم پێ بڵێ هونەرمەندەکە کێیە؟ هیچ. کێ؟ لوقمان سەلیم. تو ئەڵێ هونەرمەند لوقمان سەلیم. با گوێ لە گۆرانیەکە بگرین بزانین وەڵامەکە دروستە یا خودنا. فەرموو. خۆزانی دڵم بێت و وڵاتێکە بێئاڵایە وەکو لەیلا بۆ مەجنونێ زۆر شەیدایە. خۆزانی دڵم بێت و وڵاتێکە بێئاڵایە وەکو لەیلا بۆ مەجنونێ زۆر شەیدایە. ئیتر بۆچی بێبەکانە هەموو ڕۆژێک بەجێم دێڵی؟ عەزیزەکەم نەم دەزانی چاو بە گریان دەمخەوێنی. ئیتر بۆچی بێبەکانە هەموو ڕۆژێک بەجێم دێڵی؟ عەزیزەکەم نەم دەزانی چاو بە گریان دەمخەوێنی. دە پێم بڵێ بێت و گیانە. بەڵێ گوێمان لە گۆرانیەکە بوو. خاتوونی بەتوانە دەنگێکی تایبەت دڵنیا ڕەزازی هیوای تەمەندرێژی بۆ خوازین هەر بەردەوام بێ هەمیشە چاوەڕێی بەرهەمە تایبەتەکانی لێکەین بزانین کەیتر ئەتوانێت شعرەکە بناسێتەوە و ناوی هونەرمەندەکەمان پێ بڵێ بزانین وەڵامەکەی دروستە بێ یاخودنا لەم بڕگێشە. کێمان لەگەڵایە؟ بینایەم کاتت باش؟ ئەم کاتت باش؟ زۆر سپاس. تەندروستی چۆنە؟ وەڵا باشم گیان تۆ چۆنی؟ من باشم. زۆر زۆر سپاس. لە بڕگەی ناسینەوەی شعر و گۆرانیان ڕۆژانە گوێ لە گۆرانیە گریت؟ نەوەڵا زۆر کەم. زۆر کەم. بەڵام ئێمە خاوەنی هونەرمەندی زۆر گەورەین دەنگی تایبەتین خاوەنی بەرهەمی جوانین. گێلێ بگرین؟ هیوادارین بزانین. زۆر باشە با دەست پێ بکەین. فەرموو. یەکەم جار بوو کە مۆمی عشقت لە دڵا داگیرسان وشەی شاعیرانەی تۆ بەجارێ منی تاسان. قەول و پەیمانت پێدام هەتا هەتا بۆ من بی پاییزی بێوەفایی گەڵای عشقمی هەڵوەران. ئەتوانی گۆرانێکم بۆ لێ بدەیت؟ نەخێر تۆ ئۆبێ لە ڕێگەی شعرەکەوە هونەرمەندەکە بناسیتەوە یاخود بزانی کام گۆرانیەیە؟ ئەگەر هاوکاری ناتوانانی بکەیت؟ ئەوە هاوکاریەوە بکە. من ئێستا شعرەکەت بۆ خوێنمەوە تۆ شەیبین. با بزانین هاوکارانمان ئەڵەن گوێی لێ بگرین یارمەتنا. بەداخەوە ئەبێ لە ڕێگەی شعرەکەەوە تۆ وەڵامەکە بزانی و هونەرمەندەکە بناسیتەوە. بەداخەوە ئەچین گوێ لە گۆرانیەکەگرین بزانین. یەکەم جار بوو کە مۆمی عشقت لە دڵدا گرسان وشەی شاعیرانەی تۆ بەجارێ منی تاسان. قەول و پەیمانت پێدام هەتا هەتا بۆ من بی پاییزی بێوەفایی گەڵای عشقی هەڵوەران. گوێمان لە گۆرانیەکە بوو هونەرمەندی ئازیز هونەرمەندی بەتوانە ئايات حسێن هیوای تەمەندرێژی بۆ خوازین هەر بەردەوام بێت لە بڕگەی ناسینەوەی شعر و گۆرانیەکەمان لەگەڵایە. کاک عەلیەم کاتت باش؟ باشی خاتون. من باشم. ئێوە چۆنن؟ خی گەرمەڵفەقەت تۆ چۆنی باشی شەڵە؟ زۆر زۆر سپاس. ئێوەش هەمیشە تەندروست باش بن. عزیز وڵا بەستی مردمە تا بەبەر ئەوەندەی تەلەفۆنم کردستم
دەست کۆن مۆبایلم وە بوو. ئەبێ بمانبورن لە بەرەوەی پەیوەندیەکان زۆرن بینەرانمان پەیوەندی ئەکەن لە یەک کاتە بۆیە لەو کاتەیە پەیوەندەکان کەمێک سەختە بێ وەرگرتنی. شانسی منە لە بڕگەکان یەکەم. ئەم بڕگێ سەخت نییە؟ گوێ لە گۆرانیەگری ڕۆژانە؟ طبعا بەجێری مەدار وڵی زۆربیانم دەزانی بەس ئێستش بابزانی شعرەکان ناسیتەوە یاخودنا؟ فەرموو. خەڵکی ڕێیان چراخانە و داگیرساوی زەمانەیە، ڕێگای منی ژوشک و خامۆش بۆ ئاساری وێرانەیە، لێ مەپرسە بۆ ئێواران لە تەنیایی تەنیاترم، چونکە ئازیز هەنگاو ئەنێم بەرەو ماڵی سارد و سڕم. شعری شاعری بەتوانە عیرفان ئەحمەد، پێم بڵێ تۆ بەدەنگی کام هونەرمەندە گوێت لێ بووە؟ شعری ئەحمەد محەممەدە کاریم پێ بە قورعان ئێستاوە شعر نازان چۆن بە گۆرانی دڵنیام گوێت لە گۆرانیەکە بووە. بە قورعان نەدەت تۆندا سترێسم چی گوتنی بەخوای نازام لەگیرم تۆندەی هەوڵمدا پەیوەندیش سترێس ئەگەر بەبە؟ بتوانی ئەو کارم بکەی سپاس دەکەم. زۆر باشە گوێ لە گۆرانیەکە ئاگرین با گوێمان لەبێت. خەڵکی ڕێیان چێراخانە و دەگیرساوی زەمانەیە، ڕێگای منیش بۆ عشق و خامۆش بۆ ئاساری وێرانەیە. بەڵێ گوێت لە گۆرانیەکە بوو؟ گوێت لە گۆرانیەکە بوو؟ ئەوش گوێ لێ دەگرم بڵە. ئێستا کیە پێمان بڵێ؟ کاک عەلی نای هونەرمەندەکەمان پێ بڵێ؟ بەخوای بداوای لێوردنەوە یعنی بۆ هونەرمەندێک نایەت سزارم. بەداخەوە گوێمان لێبوو هاوکاریمان کردی نەتوانی کە ناوی هونەرمەندەکەمان پێ بڵێ. کاک محەممەدمان لەگەڵایان کاتت باش؟ سلااو سڵاو لە تۆش. ئەم کاتە و باش؟ کاتی تۆش باش. زۆر سپاس. ناوی بەڕێزێ؟ ناوی بەڕێزە چی بوو؟ محەممەد ڕەسوڵ. باشە مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لە تۆش پیرۆز بێت. یەکەم جارتە پەیوەندێکە وەرەگری؟ باڵ دڵخۆشم بۆ هیوایی کە بتانی شعرەکە بناسیتەوە. دەست پێ بکەین؟ باڵ بەختێکی باش بۆ تۆ. من هەر ئەوەندەم لە دەست دێ کە دێت وەک کەوت تێپەڕ دەبێ، پێشکەشی کەم یەک هەناسە، پڕ لە پەرستن لە تاسە. ئەم شعرە کام هونەرمەندە کردوێتی بە گۆرانی بزانین؟ شعری شاعری گەورەی کورد عەبدوڵڵا گۆران. بەڵام تۆ ناوی هونەرمەندەکەم پێ بڵێ. هونەرمەندەکە بەڵێ دارمەکە. ئاگاداری کات بە؟ باڵێ ئاگاداری کات بە؟ ناتوانانی یارمەتێک هاوکاریت بکەم؟ باڵێ گوێ لە گۆرانیە کاگرین دواتر پێم بڵێ کێیە؟ من هەرەوەندەم لە دەستێ کە دەدوەکە و تێپەر ئەبێ، پێشکەشی کەم یەک هەناسە، پڕ لە پەرستن لە تاسە. من هەرەوەندەم لە گوێت لێ بوو؟ گوێت لێ بوو؟ تازەیەک بۆ لای ئێمەیەک دەقەراوەستی دارمەتی. باش ئەوەستم. تکایە ناوێکم پێ بڵێ؟ باڵێ ناوێکم پێ بڵێ کێ بوو هونەرمەندەکە؟ کەریم کابان. بەداخەوە هاوکاریمان کردی گۆرانەکەمان گوێ لێ بوو و کاتت تەواو بوو نەتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە. وەڵامە دروستەکەش هونەرمەندی گەورە قادر دیلان کێمان لەگەڵایە؟ پەیمان ئەم کاتت باش؟ ئەم کاتت باش؟ زۆر سپاس. مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لە تۆش پیرۆز بێت. سپاس دەکەم. زۆر سپاس. ڕۆژانە گوێ لە گۆرانیە گریت؟ واللهی زۆر کەم بەس دانیشم بەدەر بەرنامەکەی تۆ. خۆشحاڵم کە بینەرمانی. ئەی لەگەڵ شیعرانیەوانە چۆنە؟ واللهی زۆربەی گۆرانەکان لەسەر لەوەتی ئەم بەرنامە دەستکردن گۆرانەکان زۆربەی زۆریە دانێکی نەبێت.
بابزین لە کاتی پەیوەندەکەی خۆتە گوێ لە دەنگەکە بگرم ئەو زۆر سپاسەکەم جارە شعرەکەت بۆ خوێن. تۆ بەرنامەکەت هەیە من بەس دانیشم بەدار بەداگەر و تەلەفۆنەکەم ئێستا وەرگرت خۆشحاڵم کەم شو توانیت پەیوەندەکە وەربگری من جارە شعرەکەت بوو ئەخوێنمەوە زۆر سپاس بۆتە خوێنمەوە شعرەکە گوێ لە من بگرە و خۆش دەیبینی لەسەر شاشە زۆر بە ئێشە دەردی دووری جەرگی پارە کردوم خوایە زوو دکتۆری زامی پڕ لە ژانم بێتەوە زۆر دەمێک کە چاوەڕوانم یاری جوانم بێتەوە نوری چاوم هێزی ئەژنۆم تینی گیانم بێتەوە ئەم شعری کە بۆم خوێندیتەوە بە دەنگی کوێ گوێت لێ بووە ئەتوانی گۆرانەکەم بۆ دەدەی بێ زەحمەت کاتە هەیە بیری لێکەرەوە هاوکاری بکەین ئەچینە لای گۆرانیەکە گوێت لە گۆرانیەکە بوو؟ وەڵی وا گوێی لێگرم باشە ناوی هونەرمەندەکەم پێ بڵێ؟ نازانم هاوکاریمان کردی گوێمان لە گۆرانیەکە گرت؟ کە ناوێکم پێ بڵێ؟ کاتت تەواو بووە؟ هاوکاریمان کردی خاتون گیان گوێمان لە گۆرانیەکە گرت شعرەکەم بۆ خوێندیتەوە بەداخەوە نەتوانی وەڵامێکی دروستم بیتێ وەڵامە دروستەکە مامۆستای گەورە مامۆستا شەوکەت ڕەشید ئێمە لە بڕگەی سێمە بووین کۆتاییمان بەم بڕگەیە هێنا بەڵام بیرتانە خەمەوە باسێکی ئۆتۆمبیلەکەتان بۆکەم کۆمپانیای شێری ئۆفرێکی زۆر تایبەتی بۆ ئامادەکردوون بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کە ئەتوانن سەرجەم ئۆتۆمبیلەکانی شێری بەدەست بهێنن بە بڕی پێشەکی تەنها 7 ملیۆن. ئێوە توانن ڕاستەخۆ مامەڵەکان لە ڕێگەی کۆمپانیاوە بکەن واتە پێویستی بە مامەڵەی بانکی نیە بۆ زانیاری زیاتر لەسەر ئۆتۆمبیلەکە ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 63 11 براندی شێریە ئۆتۆمبیلەکە هەروەها جۆری ئاریزۆی 6 بزوێنەری 1.5 تۆربۆی 4 پستۆنە هێزی ئەسپی بە توانای 147 هێزی ئەسپە بە دوو تایبەتمەندی جیاواز بەردەستە لایتی لیتە کوشتنی جلدە هەروەها بەسمە و توانای ئیشپێکردنی هەیە لە دوورەوە شاشەی سەرەکی 8 ئینجا کامێرای دواوەی هەیە دوو شێوازی لێخوڕینی هەیە بە ئیکۆ سپۆرت. پێشەوەی کۆتایی بە بەرنامەکەمان بێنین باسێکی سپۆنسەرەکان مەکەمەوە شۆمارکێتی سلەیمانی شێری ڕۆتانە جێرمانشۆ هەروەها ئامادەکردن و دیزاینکردنی جلوبەرگە کوردەکانم لەلایەن بەلەنجە بوتیکەوە دوورینی جلەکانم لەلایەن بەرگدر و یاقوتەوە. ئێمە ئەم شەو بەجێتانە هێڵین سبەی شەو لە هەمان کاتە ئەگەڕینەوەلاتان بینەرمان بن بە کۆمەڵک پرسیاری جیاوازەوە کاتێکی خۆش شەوێکی شاد بۆ ئێوە ئەچینە لای پرۆمۆی ئۆتۆمبیلەکە و ماڵ ئاوایتان لێکەین. بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت نردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرد.